ناسیم ska köpa 3 paket mjölk som kostar 13,90 kronor styck. ئەوە زۆر گرنگە وشەی ستیک واتە هەر دانەی. چیت کەش دەکڕی بێجگەلەوەی دەچی 4 پاکەتە کێکیش دەکڕی، هەر پاکەتەی بە 5,40 kron. Hur mycket får han tillbaka? چەندی لۆ دەگەڕێنیتەوە؟ کابرای کە دەفرۆشی om han betalar med 100 lapp. ناسیم چ دەکا دەچی 100 کرۆنی دەداتە ئەو کەسەی کە شتەکان دەفرۆشی، ئایا چەندی لۆ دەگەڕێنیتەوە؟ کەواتە زۆر ئاسانە، وەکو ئەوەی بە خۆت بچیە بازاڕی 3 پاکەتە شیری بکڕی، 4 پاکەتە کێکی بکڕی، دەزانی هەر پاکەتەی بە چەندیە، تۆزێک لێکدانەکان دەکەی دەزانی چەندت لۆ دەگەڕێتەوە. کەواتە تو لێرە تەمەشا دەکەی چەند پاکەتە شیری دەکڕی، 3 دانە، هەر دانەی بە 13، کەواتە لێکدانە دیسان دەینی 13,9 ئەوها 13,9 gånger 3 بزانە دەکات چەند لێرە و دەنووسی. ئەو دەچێ لای کێکەکە. ئێستا کێکەکە 4 دانە بوو، هەر دانەی بە 5,4 ئەویش بە هەمان شێوە 5,4 gånger 4 چونکە 4 دانەیە. دیسان پارەکت لۆ دەردەچی، پارەک لێرە دەرچوو، پارەکیش لێرە دەرچوو. چ دەکەی پاشان ئەو دوو پارانە هەردووچیان کۆ دەکەیەوە، بزانی دەکات چەند. لێرە دیسان پارەک دەردەچی، بۆ وێنە گریمان لێرە دەرچوو 10 جاران 3 دەرچوو 40 کرۆن، هەرچەندە ناکاتە 40 کرۆن، گریمان دەرچوو 40، لێرە گریمان دەرچوو 20، کەواتە بە هەردووچی 60 کرۆنەکە، بزانە چەندە. دەینی ئەوزە 100 کرۆنەکەی کە پارەکەت دابوو، ئەو پارە ئێرە لێرە چەند دەردەچوو، سەرجەمەکەی لێ دەردەکەی گریمان 60 کەم دەکەیەوە، ئەوەی دەرچوو ئەوە تەواوە، دەنووسیرێتە نیشتی کرۆنۆر.